خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اجتنبوا السبع الموبقات، خۆتان بپارێزن لە حەوت تاوان. ئەم حەوت تاوانە مرۆڤ بە هیلاک دەدا، مرۆڤ لەناو دەبات، بەرەو دۆزەخ و تووڕەبوون و غەزەبی خوای دەبات. یەکەمیان فەرمووی الشرك بالله، شەریک بۆ خوا بڕیاردان. ئێمە هەموو ڕۆژێک لەناو نوێژە دەڵێن قل هو الله أحد، الله أحد تاکو تەنهایە. بەڵام لە دار و بەردێک داوای یارمەتی دەکەین، لە قەبرێک، لە مردوویەک. خوای گەورە دەفەرمێ وتەوەکەل على الحي الذي لا يموت، پشت بەو خوایە ببەستە کە زیندووە و نامرێت. ئەمە چی عەقڵێکە مرۆڤ واز لە زیندوویەک بهێنێ، بەدەسەڵات، بەهێز، بە قووەت، خاوەن بڕیار کە خوای گەورەیە، بچێ داوای یارمەتی لە مردوویەکی بێدەسەڵاتی داما و بکە کە ئەحتیاجی بڕیار و ڕەحمی خوایە. تەشبیهات نەبێ. ئەگەر ئینسان ئیشی بە بەرپرسێکی گەورە هەبێ، مەسئولێکی گەورە، پاشای وڵات، دەسەڵاتدار، سەرۆکی وڵات، ئەگەر تۆ بتوانی بچی بۆ لای پاشاکە، نمونەی بەرز بۆ خوایە، بتوانی بچی بۆ لای سەرۆکەکە، ئایا ئەمە نەفامی و نەزانی نییە بچی بە حیمایەیەکی بڵێ؟ لە کاتێکا خۆی دەڵێ وەرە بۆ لام، پێویستە بە حیمایە نییە، تۆ بچی تەکلیف لە حیمایەکەی بکەیت. ئەمەش بچی پێ دەڵێن؟ هەموو کەسێک دەزانێ ئەمە کەسە نەفام و نەزانە. خوایەک پێویستی بە واسیتە نییە، پێویستی بە ئەوە نییە تەکلیف لە کەسێتر بکەی بۆی هەر کاتێ لە خوا بپاڕێتەوە دەرگای خوا لەسەر پشتە بۆ تۆ. بۆیە هەر کەسێک شەریک بە خوا بڕیار بدە، لە دار و بەرد و قەبرێک بترسێ، ئەم پیاو چاکە زەرەرم پێ بگەێنێ، ئەمە خەتەرە، نزیکی نەکەوی. هەر کەسێک ئەم بیر و باوەڕێی هەیە بمرێت، دڵنیا بە خوای گەورە غەزەبی لێ دەگرێت، تۆڕی لێ دەکاتەوە، مەگەر نەفام و نەزان ببێ وەکو خەڵکی پێشوو کە نەیزانێ و دین و عەقیدە و بیر و باوەڕ چییە. خوای گەورە دەفەرمێ إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدە، خوا بەهەشتی لەسەر حرامەکە، دەشیخاتە ناو ئاگری دۆزەخەوە، و زاڵم و ستەمکار هیچ کەسێک نێ پشتیوانیان بکە. وەڵڵاهی ئەوەی داوای یارمەتی لە دار و بەرد و قەبر و مردوو بکە، لێی بپاڕێتەوە، خوا بە نەسی قورئان بە زاڵم ناوی دەبات. وما للظالمين من أنصار، باسی شەریک بۆ خوا بڕیاردان دەکات. بۆیە شەریک بۆ خوا بڕیاردان، داواکردنی یارمەتی و کۆمەکی لە غەیری خوا، هەموو ڕۆژێک تۆ دەڵێی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. خوایە وعد بێ، پەیمان بێ، بەس عیبادەت بۆ تۆ دەکەم. ئەی بۆ عیبادەت بۆ غەیری خوا دەکەی، لە غەیری خوا دەپاڕیتەوە. و ئیاکە نەستەعین، خوایە بەس داوای یارمەتی لە تۆ دەکەم، داوای کۆمەکی لە تۆ دەکەم. بۆچی داوای یارمەتی لە مردوویەک دەکەی؟ جا ئەمە تاوانێکە مرۆڤ بە هیلاک دەدا، شەریک بۆ خوا بڕیاردان.